ومێت دەکەین کە خوا یارمەتیمان بدە لە قاوغ و قەپێلکی شخصی و حیزبی و تەسک بینە دەر و چاومان و عقل و دڵمان هەموو هاوڵاتیان و هاونیشتیمانیان ببینێ و بەرژەوەندی گشتی زاڵکەین بەسەر بەرژەوەندی تایبەتیدا و لە عینادی و کە لە ڕەقیبەی نەخوار بۆ دڵفراوانی و دڵگەورەی و لێبوردەیی و هەنگاوی یەکەمیش دەبێ بریتی بێت لە دروستکردنەوەی تەبایی دروستکردنەوەی تەفاهم لێ تێگەیشتن ئەوە دەبێت بکرێتە بناغە و منتەڵەقێک بۆ هەموو هەنگاوەکانی دی ئێمە بەبێ تەبایی بەبێ لێک تێگەیشتن بەبێ حیساب بۆ یەکدیکردن بەبێ یەکدیبینین هەر هەنگاوێک بینین پێم وایە کە جێی خۆی ناگرێەوە ڕەنگە زیانیشی لە قازانجی زیاتر گوزەرانی خەڵک دەرهاویشتەی بارودۆخە سیاسی و بارودۆخە ئابووری خراپەکەی دەرهاویشتەی ئەو عەقڵێتە سەقەتەیە کە ئەم وڵاتەی تا ئێستا بەڕێوە بردووە ئەو عەقڵەتە دەبێت بگۆڕدرێ دەبێت چیدی کە بیر لەوە نەکرێتەوە کە حیزب و خزم بەهرەمەند بێ و خەڵک و جەماوەر زەرەرمەند بێت دەبێت ئەو عەقڵەتە بگۆڕدرێ دەبێت چیدی کە بیر لەوە نەکەینەوە کە موسەسات و دامەزرایەکانی ئەم وڵاتە پەک بخرێن لەبەر بەرژەوەندی حیزبی بە بڕیاری حیزبی لێرەوە گوزەرانی خەڵک چاک دەبێت دەبێت پێشێ سەرچاوەکە ڕوون کە ئەمجا جۆگەکە ڕوون دەبێتەوە دەبێت پێشێ بناغەکە ڕاستی ئەمجا دیوارەکە ڕاست دەبێتەوە